هەڵبژاردن بۆ دەستەی کارژێڕیانی هەندرێن ئەنجام درا و کەمترین گۆڕانکاری بەسەر پۆستەکانی یانەکەدا هات. یعنی هەندرێن خاوەنی نۆتیپی وەرشیە و 133 وەرشەوان لە دەستەی گشتی ناوی تۆمار کرابوو. مافی دەنگدانیان بە دەستەی کارژێڕی نوێ هەبوو. 92 کەس ئامادەیان لە هۆڵی هەڵبژاردن هەبوو. 10 کەسیش بۆ 9 پۆستی دەستەی کارژێڕی خۆیان بەربژێر کردبوو. دوانیان لەسەر یەک کورسی بێ بەڕوانابە. لە کۆتاییدا دوای تەواوبوونی پرۆسەکە حاکم جەلال و هێمن جەلال 86 دەنگیان بەدەستهێنا و قەیس شاکریش پلەی سێم بە 84 دەنگ و نەوزاد حەمەد بە 77 دەنگ، چوارەم و خالید حەمید بە 71 دەنگ، پێنجەم محەممەد جەمیل بە 69 دەنگ، شەشەم و فەهمی ساڵح بە 62 حوتەم و سترود محەممەد و جەمال ئەبوڕەحمانیش بە 47 دەنگ لە دووپلەی کۆتایی هاتن. تەواوی ئەندامانی ڕێژەی لە 150 زەتیران بەدەستهێنا و بە دەنگی یەکەم خول دەرچوون. لە یەکەم کۆبوونەوەی دەستەی کارژێڕی نوێش حاکم جەمال وەک سەرۆکیانە و نەوزاد حەمەد وەکو جێگیری و فەهمی ساڵح وەکو سکرتێر و قەیس شاکریش وەک ئەمینداری دارایی دیاریکران. گەنجە بەڕێزەیە سەر ناو هۆڵە کۆبوونەوە هیواپاسی ئەو لیژنەیە دەنگ کە سەرپەرشتی کرد لە وەزارەتی ڕۆشنبەری بەڕێوەبەراتی گشتی وەرزش و لاوان و سوپاسی هەموو ئەوانە دەکەین کە ئەندامی دەستەی گشتی بوون. ئەمڕۆکە لێرە ئامادە بوون دەنجی خۆیاندا زۆر بە ئازادانە و کۆمەڵێک برادەری تازە دەرچوون، کۆمەڵێکیشیان سەحب بوون بۆ ئەوانەی کە خوێنێکی تازە و خەرکێکی تازە بێتە مەیدانەکە. ومێد دەکەم ئەو دەستە تازەیە بتوانن خزمەتێکی زیاتر بکەن و هەوڵ بدەن یانەکە لەو قۆناغا بەرەو قۆناغێکی باشتر و وەزگەیەکی چاکتر و سەرکەوتووتر بن. ئێستا هەڵبژانی دەستەی کارژێڕیانەوەشی هەندێرێنمان کرد کە دەستەی گشتی 134 ئەندامون لە کۆی 134 92 ئەندام ئامادە بوو. بە پێ ڕێنمایەکان ئەوەی کە لە جەولی یەکەم دەرس دەبات 47 دەنجی بینی، ئەگەر هاتوو لە جەولی یەکەم کەسیان دەرنەچوبانە دەگەڕێنەوە سەر نسبەکەی کاویش ڕێژ 125 دەبایە 24 دەنجی. بەڵام خۆشبەختانە 9 کەس هەر جەولەی یەکەم زیاتر لە 47 دەنجا هینە پیرۆزباییان لە دەگەێت تەنیا یەک کەس نەبێ نێتوانیت ژمارەی 50 لە زاد یەککە بینی. ئەویش بە پێ ڕێنمایەکان دەستەی کارژێڕی لە 5 کەمتر نابین لە 9 زیاترە. ئێستا 9 کەس دانیشت دەرچوونە چاوەڕێ دەکەن پۆستەکان لە ناوە خۆیان دابش بکەن و ئێمەش تا لای خۆمان پەسەندی بکەین.